لە دێربی شاری هەولێر و لە یاریەکی پڕ ڕکابەری ئەم هەفتەی خولی نایەبی کوردستان هەندرێن میوانداری هەولێری کرد. یارزانانی خاوەن یاریگە پەلەیان بوو لەوەی زوو گۆڵێک تۆمار بکەن و یاریەکە بگرنە دەست تاوەکو یەکەم سەرکەوتن لە خولەکە بەدەست بهێنن. حوسێن ئیبراهیم بە لێدانێکی بەهێز لە دەرەوەی هێڵی سزا توانی تۆڕی گۆڵی هەولێر بهێژێنێت و هەندرێن بە گۆڵێک پێش بخات. هێرشەیەک لە دوایەکەکانی هەولێر دەستی پێکرد بەڵام لە نیوەی یەکەم ئەنجامی نەگۆڕی. لە خولەکی 58 ناوبژوان فیکەی لێدانی سزای لێدا و هۆگر حوسێن بە سەرکەوتووی جێبەجێی کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. هەندرێن باڵادەستی یاریگا بوو هەموو هەوڵێکی بۆ گۆڵی دووەم و سەرکەوتن بوو. محەممەد مەغدید توانی بەم گۆڵە بگات بەڵام ناوبژوان فیکەی فاولی لێدا و گۆڵەکەی ڕەت کردەوە. هەولێریش ناوە بەناوە هێرشی مەترسیداری بۆ سەر گۆڵی هەندرێن هەبوو. لێکێک لە هێرشەکان ناوبژوان جارێکی تر فیکەی لێدانی سزای لێدا و هۆگر حوسێن بۆ دووەم جار بە سەرکەوتووی جێبەجێی کرد و گۆڵی دووەم و پێشکەوتنی هەولێری تۆمار کرد. ناوبژوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و هەولێر بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک سەرکەوتوو بوو. سپاس بەخوا توانیمان سێ خاڵی زۆر گرنگ لە دەرەوەی یاریگای خۆمان بەدەستبێنین. بەڕاستی ئێمە دەبە هەر چۆنێک بە سێ خاڵە بەدەستێنین لەبەرەوەی یاری داهات و ئێمە چاوەڕوانین. سپاس بەخوا ئێمە جێم یەکەمیش زۆر باشین بەڵام گۆڵێکمان لێکرا بەڵام هەر چۆنێک بێت توانیمان لە جێمدەم ئاسش زۆر باشتر پێشکەش بکەین لە جێم یەکەم و یاریەکە لە دۆڕانەوە بەرەوبردنەوە بۆ خۆمان کۆتایی پێبین سێ خاڵی زۆر گرنگمان بەدەستێنا. سپاس بۆخوای گەورە سپاس بۆ دەستی ڕاهێنەران دەستەی کارژێر دەستەی یاریزانەکان کە بەڕاستی بەهیمەتی هەم لایەک توانیم ئەو سێ خاڵە گرنگە لە دەورە یاریگای خۆمان بەدەستبێنین. هەولێر بەم سەرکەوتنە کۆی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 11 خاڵ و لە خانەی سێمدایە. هەندرێنیش بەبێ سەرکەوتن و 3 یەکسانی و 2 شکست بە 3 خاڵ لە خانەی 11مدایە. حوسێن محەممەد کەناڵی پێم.